بەڕێزانن دامانی پەرلەمان دەست بە دانیشتنەکەمانەکەینەوە. سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە لەلایەن باڵی هەواڵگری پارتی دیموکراتەوە کۆنتڕۆڵ کراوە ڕێگری لە هەر هەوڵێک دەکات کە حکومەت بخاتە ژێر فشارەوە بەرامبەر بە پرسی موچەی فەرمانبەران. لە کۆبوونەوەی ڕۆژی چوارشەممەدا سەرۆکایەتی پەرلەمان جارێکی تر داواکاری پەرلەمانتارانی ڕەت کردەوە بۆ دانانی بڕگەیەکی کۆبوونەوەکە بۆ پرسی موچە. بۆچی پەرلەمانی کوردستان لەسەر موچەی فەرمانبەران کۆ نابێتەوە؟ بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بەرنامەی دانیشتنەکان لەلایەن هەر سێ ئەندامی دەستەی سەرۆکایەتیەوە دادەنرێن. لەسەر هەر بڕگەیەک ناکۆکی دروست بێت بە دەنگی زۆرینە یەکلا دەکرێتەوە. خولی پێنجەمی پەرلەمان بە خراپترین خولی پەرلەمانی دادەنرێت تا ئێستا هەرێمی کوردستان بەخۆیەوە بینی بێت. بەو پێی زیاتر وەک فەرمانگەیەکی حکومەت کار دەکات تا وەک گەورەترین دەستگای شەرعی یاسادانان و چاودێری. هەر لە سەرەتای دامەزراندنی کابینەی نوێمبر سەرۆکایەتی مەسرور بارزانی کوڕەگەورەی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکرات کار بۆ ئەوە کرا کابینەکە لە پەرلەمان ڕوبەڕووی هیچ ئاستەنگێکی یاسایی نەکرێتەوە تا ناچار نەبن هاوشێوی خولی چوارەم بۆ پاراستنی کورسی سەرۆکی هەرێم دەست بۆ داخستنی ببن. بۆیە بڕیار درا جێگر و بڕیاردەر لە سەرۆکایەتی پەرلەمان لەژێر کۆنتڕۆڵی ڕاستەوخۆی مەسرور بارزانی دابن. ئەندامانی بەڕێزی پەرلەمان کوردستانی ئەگەر سەرنج بدرێتە ئەو هەنگاوانەی سەرۆکایەتی پەرلەمان تا ئێستا گرتوونیەتە بەر با تەواوی دژی خواستی هاوڵاتیان و لە بەرژەوەندی باڵی هەواڵگری پارتی دیموکرات بووە کە لەلایەن مەسرور بارزانی سەرۆکی حکومەتەوە سەرکردایەتی دەکرێت. هەڵوێستی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە بابەتی پرساندنی سەرۆکی حکومەت داشکۆی پەرلەمانی کوردستانی ئەوەندەی تر کەم کردەوە. بەو پێی تەواوی توانای خستە گەڕ تا مەسرور بارزانی لێپرسینەوەی لێ نەکرێت و بە دۆزینەوەی بیانووی جیاواز پرسەکەیان گۆڕی بۆ میوانداریکردن و بە فەرشی سوور پێشوازیان لە حکومەت کرد. دوایین هەوڵی سەرۆکایەتی پەرلەمان بۆ بەرگریکردن لە کابینەی حکومەت ڕاتکردنەوەی داواکاری 21 پەرلەمانتار بوو بۆ زیادکردنی بڕگەیەک بۆ کارنامەی حکومەت تا قسە لەسەر هۆکاری دواکەوتنی موچەی فەرمانبەران بکات کە بووە ناڕەزایەتی فراوانی زۆرینەی پەرلەمانتارەکان و چوونە دەرەوەیان لە هۆڵی پەرلەمان. ئێستا سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانی کردووەتە فەرمانگەیەکی سەر بە حکومەت توانای ئەوەی نییە لێپرسینەوە لە وەزیرێکی کابینەکە بکات چ بگات با سەرۆکی کابینەکە. لە کاتێکدا حکومەت با شێوەیەکی نایاسایی موچەی موچەخۆران دەبڕێت و زۆرینەی موچەی ئەم ساڵی هەردا بەش نەکردووە.